گفتگۆ دەکەین لەبارەی هەوڵەکان بۆ پێگەێنانی کابینەی دێمی حکوومەت یاریێمی کوردستان. هەوڵەکان بەکوێ گەشتون لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا. هەوڵەکان بەکوێ گەشتون ئایا حکوومەت پێک دێ بەم زوانە وەکو ڕاگەیەنراوە یان باز دەکرێت لێرە و لەوێ حکوومەت ڕەنگە بکەوێتە بەر لە ئەنجامدانی هەڵبژاردنەکان بەر لە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە 11 بەڕێوە دەچێت. ئایا حکوومەت بەر لە وادەیە پێک دێ یان دوایە وادەیە پێک دێ وا کورد چی بکە بۆ ئایندە لەگەڵ بەغدایە؟ گفتوگوێن پرس و باس بابەتاناکەین لەگەڵ بەڕێز کاکعارف قوربانی نووسەر و چاودێری سیاسی لە ئەڵمانیاوە لەگەڵمانە. کاکعارف سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. سپاس دەکەم کاکعارف. کاکعارف چەند مانگێک لەمەوبەر من و تۆ پێکەوە گفتوگۆمان کرد، پرسیارەوەم لێ کردی کایە حکوومەت پێک دێ کابینەی دێمی حکوومەت یاریێمی کوردستان و ئەو کاتە قسە و باز وابوو کە بە زەوی حکوومەت یاریێمی کوردستان پێک دێ. تۆ ینی وتت حکوومەت پێک نایەت، ئەمە بۆ یەجێی سەرنجی زۆر ینی زۆر باز لەوە دەکرا کە ئەمە جۆرێکە لە ڕەشببینی و ئەوە دەرکەوت ینی وا تقریبان ساڵێک تێدەپەڕێ بەسەر هەڵبژاردنەکانە نزیکە بین و لە ساڵێک حکوومەت پێک نەهات. ئایا پێ دوایە حکوومەت لەم چەند ڕۆژەی ئایندەدا پێک دێ بەر لە هەڵبژاردنەکان؟ جاوەڵام من ئێستا پەشیمانم لەو قسەی وجاکردم کاگرام، پەشیمانم نەک لەبەرەوەی پێم وابێ حکوومەت ئێستا پێک دێ. من ئەو کاتە وتم تەسەووری من وابوو هەوڵە درێ پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی دێم بخرێتە هاوکات لەگەڵ پێکهێنانی حکوومەتی تازەی عێراق بخرێتە دوای هەڵبژاردنەکان وەکو یەک پاچێج ببەسرێتەوە. بەڵام ئێستا ئەمەوێ ئەوە بڵێم کە بە دووری ئەزانم لەگەڵ پێکهێنانی حکوومەتی عێراق شا حکوومەتی هەرێمی کوردستان بەدی بێت یا پێک بێنێ بەداخۆم قسەی دەکەم نەک ئەم مانگەی کە لە پێشمان ماوە تا هەڵبژاردن حکوومەت پێک نایە وەکوی کە دیعا کرێت لە ڕاگەیاندنەکان و جۆری سێبم. من پێم وایە دوای هەڵبژاردنیش حکوومەتی عێراقیش پێک دێت حکوومەتی هەرێمی کوردستان هەر پێک نایە. ئەمە ینی ڕەنگە خەڵک وەکو ڕەشببینی لێکی بداتەوە، بەڵام من خۆم بە ڕەشببین نابێت وەندەی واقعێکی تاڵە بینم لە کوردستانە هیچ کام لەو گرفتانە چارەسەر نەکراون کە هۆکاری پێکنهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو لە ماوەی 11 مانگی ڕابردووە کە بەڕاستی عیبە بە شوورەیە بۆ ناو و ناوبانگی هەرێمی کوردستان هەڵبژاردنی کرد بەبێ هیچ گرفتێک بەبێ هیچ لەمپەرێکی گەورە بێ بوونی هیچ هۆکارێکی مقنع بەبێ ئەوی وڵاتەکەی ئێمە لە شەڕ و ئاشوب و ئاڵۆزیە بێت ئەوە ماوەی 11 مانگە نەیانتوانی حکوومەت پێک بێنن لە کاتێکدا دەرەنجامی هەڵبژاردنەکان ئەو ئاسانکاری کردبوو کە دوو لایەنی هاوتا لە هەرێمی کوردستان پارتی یەکێتی زۆرینەی دەنگەکانیان هێناوە هەر کەسە لە زۆنی خۆی کە ئەکرام دوو حیزبە وەک چۆن لە حکومڕانی هاوبەشن بە هەرێمی کوردستان و لە بەغدا جارێکی حکوومەت پێک بێنەوە. بەڵام دیارە ئەو هۆکارانەی کە بوونە لەمپەری پێکهێنانی حکوومەت بەداخەوەی من قسەیە هیچ چارەسەری بۆ نەدۆزراوە. من ئێستاش سەرباری ئەوەی کە کۆبوونەوەی لوتکە هەیە لە نێوان پارتی یەکێتی کە من زۆر بە گرنگ ئەزانم کۆبوونەوانە بۆ زۆر پێویست بوو پێشتریش بێت و ئێستاش دەبێت ببێ و بەردەوامش بێ و نابێ بانگەشەی هەڵبژاردنیش ببێتە هۆکاری هەوەیە حیزبە لە یەک دوور بخنەوە یا ساردی لە نێوانیان دروست لێ جاریشکە بۆ چەند مانگێک هەوڵ بدرێت جاریشکە کۆبوونەوە ڕێکرێتەوە لە نێوانیان. سەرباری بوونی ئەم کۆبوونەوانەش من هەر هێشتا وەکوتم بە دووری ئەزانم چکە نە یەکێتی بۆ نمونە دەستبەرداری هیچ کام لەو داخوازیانەی بووە کە لە سەرەتایە هەیبوو پارتی پێی مقنع نەبوو و نە پارتی دەستبەرداری هیچ کام لەو مەرج و خواستانەی خۆی بووە کە پێشتر هەیبوو یەکێتی پێی ناڕازی بوو. هیچ کام لەو عەقڵیەتانەش نەگۆڕاون کە بە درێژایی 8 ساڵی ڕابردووی کابینەیە مای نیگەرانی بوون لای کوتلە هاوبەشەکانی حکوومەت بە تایبەتی لەلای کوتلە یەکێتی نیشتیمانی کوردستان. باشە کاگەر باست لە با بڵێن هەوڵەکانی ئەم چەند ڕۆژە کرد هەوڵی چڕێ لە ماوەی 72 ساعتدا دوو جار یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاستی باڵا ینی سەرۆکی هەردوو حیزبەکە یەکتریان بینیوە ینی وەفدی باڵا یەکتریان بینیوە ینی پێ دوایە ئەم یەکتر بینینە بە خێرایی دەرەنجامی چییە و ئایا پێدوانیە ئەمە وا دەکات لانیکەم پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە بەر لە هەڵبژاردنەکان؟ زانی کاگران کۆخۆی زەختێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان چ لە ئاستی نێودەوڵەتی ئەوانەی کە دۆستی کوردن وەز لە عێراق لە ناوخۆش ینی زەختێکی زۆر هەیە چ باشکرا لە میدیاکان و غەیری ئەوش کە لە ڕاگەیاندنەکان هەیە ڕەنگە دەیان کەسە بن لە ڕێنامەی شەخسی لە ڕێی پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ پارتی یەکێتی بەردەوام لە پەیوەندیان لەوەی ناکرێت چارەنووسی هەرێمی کوردستان بەو جۆرە بمێنێتەوە کە ئەوە
هەڵبژاردنیشتان کرد نتوانین کابینەیەکی تازە پێ بێنن نتوانین مشتڵاڵی هەرێمی کوردستان بکەنەوە نتوانن رێ پەرلەمانێکت هەبێدانی کەم هەر بۆ کارە ڕۆتینیەتەکانی چاودێریکردنی حکوومەت ئەگەر جارێ هەرکەکانی ترشی ڕای نەکاوەکو پێگەێنانی کابینی تازە لەژێر تەسیری ئەو گوشارانە من پێم وایە کارێکی باش تەڵەن کۆبوونەوەیان کرد بۆ کۆبوونەوەی یەکەم کە کرا و هەردوو لا سەرپەرشتی کۆبوونەوەکتری سیاسی خۆیان کرد و دواتریش کۆبوونەوەی باڵای نێوان هەردوولا ئەمە دەلیلە لەسەر جدیەتی ئەوەی دەیانوێت زوو ئەم بەستەڵەکە بشکێنن و ئەم ئاستەکانە تێپەڕێنن بۆ پێکەنانی کابینە بەڵام وەکو وتم هێشتا هەنگاو نراوە بەڵام بەبێ دەستبەرداربوونی هیچ کام لە خواستەکان یا بەبێ تێکشکاندنی هیچ کام لە هۆکارانی کە پێشتر گرتن ئەوە نامانگەێت نتیجەیەکی باش بەتایبەتیش پێتر دەسبێنەوە بانگەشەی هەڵبژاردن دەست پێکا هەردوو حیزبەکەش من باوەڕم وایە سەرقاڵە بن بە هەڵبژاردننی عێراق و ئەولویەتیان دەبێتە ئەم پرۆسی هەڵبژاردننی عێراق ئەوەندەی تەرکیزیان لەسەر ئەوەندە نابن بۆی کە پەرلەمانەکەی خۆمان بخەنە کار یا کابینی تازە پێک بێنن بۆیە دەمێنێتە دوای هەڵبژاردن و دوای هەڵبژاردنیش وەکو وتم هەرچەنە دەرەنجاک هەڵبژاردن ڕەنگە هەندێشت من بگۆڕێت تەوازنی قوی و کاتی هەر کامیشیان بێتە سنجی مەحەق جارێکی کە بۆ پێکەنانی هەرچەند هەڵبژاردن بۆ وەختایە بەڵام ئەبێتەوە سنجی مەحەق بۆ پێگەنانی کابینەی کوردستانیش بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا من هەر پێم وایە کابینەی بەغاش پێکهێنرێ لەبەر ئەوەی کابینەی عێراق حکوومەتی عێراق تەرەفەکانی تری شیعە و سوننا وەکو ئێمە خوێن ساردانە مامەڵە لەگەڵ پرۆسی سیاسی خۆیان ناکردن ساڵێک بەسەر هەڵبژاردنە تێپەڕێ هێشتا حکوومەتیان پێک نێنابێ یا حکومەتی پەرلەمانیان نەبەست بێ پەرلەمانەکەیان نەخەنەکە ئەوان گوشارەکەن ئەگەر پارتیوێکێتیش بەم عەقڵیەتەی ئێستا مامەڵە بکەن بۆ تیمێکی هاوبەش لە بەغدا بتوانن لەگەڵ تەرەفەکانی تر بۆ ئەگەر ئەوەشیان پێ نەکرێت پێم وایە لایەنە شیعە و سونیەکان هەلە دەکەن لە پێکەنانی حکوومەتی خۆیان و ئێمە هەردووا دەکەوین ئەمەش دەبێتە مای بەڕاستی عیبێکی زۆر گەورەکان ڕەنگۆ ینی من نازانم ینی تا کەی ئەم حیزبە و ئەوانەی بەتایبەتی بەرپرسن دواخستنی ئەم پرۆسەیە تاکەی بێتەوە ناکەنەوە تاکەی دەربەسی بوونایە بەڕاستی عیبێکی زۆر گەورەیە من نازانم چۆن ڕۆمان بێ جارێک باسی پرۆسی هەڵبژاردن حەق وا بۆ بەڕاستی خۆیان لە ڕوویان ناتە ئێستا بەشداری پرۆسەی هەڵبژاردننی عێراق لە کاتێکا تۆ هەڵبژاردنت کردووە و ناتوانین کابینەی خۆت بکەیت باشە کاگەڕە پێشتر باسی لەوە کردوتێت زۆرێک لەو داواکاریانە بەتایبێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردنەکانی پێشووە لە کاتی بانگەشەیە ینی گلەی و ڕەخنە و سەرنجی هەیە لەسەر کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەشدارێکی کاران نییە ینی وەدەڵی خواستەکانی بەدی نهاتووە بۆیە ینی تا ئێستا ئەمن لای پارتی دموکراتی کوردستانی شۆ بێگومان ینی بۆیە حکوومەت پێک نهاتووە پێدوان نییە ینی تر پێویست بە نەرمی نواندن دەکا ینی خواست و داواکارەکانی یەکێتی خۆ دیارە دەڵێ بە هاوبەشێکی ڕاستەقی نەبین لە حکوومەتدا بۆی تر گلەی لە یەکتر نەکەین دەزانی هۆکارە سەرچێکە تەنها پۆستەکان و دابشکاری و جۆری مامەڵەکردن نیە لەگەڵ یەکترین حقیقەتی ئەم مەسەلەیە ئەوەیە کە پارتیوێچێتی ئامانجیان یەک نییە هەر یەکە بە دوو تەوەجوهی جیاواز بۆ دوو ئامانجی سیاسی جیاواز کارەکەن یعنی ئەگەر پارتیوێچێتی بەیانی ئامانجی سیاسیان یەک بێ لە پێناو نیشتیمانی کوردستان و لە پێناو گەلی کوردستان و لە پێناو ئەزمموی حکومڕانی کوردستانە کەی کێشەیە وەزیرێک لای فڵان حزب بێ یا وەزیرێکی تر لای فڵان حزب بێ کام بەرکەوتە بۆ چێ و کام بەرکەوتە بۆ چێ بەڵام ئێستا بۆ شاڕانە لەسەر بەرکەوتە چونکە بۆ دوو ئامانجی جیاواز تێکۆشن هەر کەس دەیەوێت پێگەوە ژمونی خۆی لەو شوێنانە بەهێز بێ بۆ ئامانجەکەی خۆی چون نقطە مشتەرەکە نییە پارتیوێچێتی بەداخۆ ئێستا شێڵم یعنی بە دوای خاڵە هاوبەشە سەرچەکەیان ناگەڕن کە بەرپرسیارەتی نێتەوەی نیشتمانیە تا ئەمە کۆیان بکاتەوە و زاڵ بەسەر خلافەکانی تریان کە ئەو نقطە هاوبەشیان نییە ئامانجە هاوبەشەکە نەیبەستونە دەیەکەوە بەڵێ بە دڵنیاییەوە لەسەر بەڕێوەبەری ناحەیە لەسەر پایانپان لەسەر نەک لەسەر وەزیر لەسەر ئەم پۆستانەش خلافیان گرفتەکە لێرەوەی کە من ناومێدیشم بووی تەڵێم هی بەغاشتی ئەپەڕێشتمان پێک حکوومەت پێک نایەنن یا پەرلەمانتاران ناکەنەوە لەبەرەوەی ئەمە دەبێت گرفتە ئەساسیەکە ئەمەیە و هێشتا بیرکردنەوە و خەیاڵدانی ئەمانە نەگۆڕەوە من لە کوردستان بۆ کاتە لە بیر و جنابش دەبێت بینەرانش دڵنیام زاکریان یعنی هێشتاوایان لە خەیاڵە ئەو کاتی ئەم کابینەیە کە گفتوگۆ هەبوو بۆی کابینەی نۆ پێک بێت کە ڕێکوتنی سیاسی لە نێوان گۆڕان و پارتی کرا پێش یەشێتی پارتی و گۆڕان ڕێککەوتن لەسەرەوەی کابینەی نوێم یاریدەدەری سەرۆکی حکوومەت هێبێت من ئەو کاتە لە بیرمە
مشتمڕێکی زۆر لە ناوێتی دروست بوو لەسەرەوەی ئەمە دەبێتە بەدیلی جێگری سەرۆکی حکوومەت بۆ لێدانن لە پێگەی جێگری سەرۆکی حکوومەت کە پشتی پێێتی یعنی زۆر بوو بەمایی گرفت پەڕاستن بەڵام تەماشا بکات کابینەش پێکات یەکێتی چۆن ناو ڕێکەوتەوە حکوومەت پێکات ئەو بەندەی کە پەیوەندی بە دانانی یاریدەدەرێکەوە بوو لە نێوان گۆڕان و پارتی جێبەجێ نەکرا پارتی هەڵسا ئەو گۆڕانانەی کە سەنگەریان گواستەوە کردی یاریدەدەری سەرۆکی حکوومەت لەوێەوە تەماشا بکات چەند بەند و بڕگەی ڕێکەوتی سیاسی نێوان پارتی و گۆڕان چەند بەندی و بڕگەی سیاسی نێوان ڕێکەوتی یەکێتی و پارتی بۆ پێگەنانی کابینە جێبەجێ ئەو هۆکارانەی کە بوو بە سەبەبی وەک باتاڵەوانی بچێتە ماڵەوە ئەو هۆکارانەی بوو بە سەبەبی ئەوەی کە کوتلەی یەکێتی نەچێت بۆ بەشداری لە کۆمەڵگەی ئەنجومەنی وەزیران هیچی تا ئێستا چارەسەر کراوە ئێستا لە هەمان ئەو پرۆسەیە نین کە پێشتر لێ نیگەرانی و لە داهاتوو هیچ دڵنیایەکەی بۆ جاریش گرفتن دووبارە لەبەرەوەی وڵاتی ئێمە دەستورمان نییە پابەندبوون بە ئیتفاقاتی سیاسی زۆر گرنگ و بێلایەنبوونی حکوومەت لە ململانی سیاسی زۆر گرنگە کاکڕان ئەمە دەبێت ئیشارەتێک بە شتێک بدەم کە لە کوردستانە ئەمە کێشەیەکی زۆر ئالۆزە و بەداخەوە یعنی دەستی بۆ نابێت بۆ چارەسەرکردن یعنی لە ڕووی واقعیەوە کۆمەلگای کوردی دوو کۆمەلگایە لە 64ەوە ئەم باڵی جەلالی مەلایە بوو بە دوو کۆمەلگا هەر ناوێکی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئیداریەوە کۆمەڵایەتی بەهەرچێک وەکو دوو کۆمەلگای جیاواز بووین لە دوای یەکخستنی ئەم حکومڕانیە لە ساڵی 2005 هەڵدرا بۆی هەندێک یعنی حکوومەت ببێتە هۆکاری پێکەوە بەستنەوەی یا دروستکردنی ڕایەڵەی پێکەوە درێدانەوەی ئەم دوو کۆمەلگای هەندێک هەنگاوی بۆ نرا بەڵام وردە هەموو ئەمانش پسێنراوە ئێستا کام خاڵی ئەو بەشەیە یەکام ڕایەڵی بەهێزەیەک هەڵدا ئەم دوو کۆمەلگایە پێکەوە گرێدە لە دەستورت ئەوە وەزی هێزی پێشبەرگەکەتە سەرباری ئەو هەموو گوشارەی ئەمریکا و دنیا و پاڕانەوەی خەڵک لێمان بۆ هێزی پێشبەرگەی یەکگرتو دروستێن تازە ڕێککەوتن لەسەرەوەی ناوەکەی گۆڕن لە یەکەوە هێشتا و هەفتاوە بۆی خەڵک گوێن بێ وەکەوەی کە خەڵک نەزانێ بچێ ناوێنن دوو دەڤەری ئەنچی دەڤەری سلێمانی و دەڤەری هەولێر یا دەڤەری سنووری پارتی و دەڤەری سنووری یەکێتی بۆ منێکی جا بەبەستەکەم لە چییە تەماشا بکە کە خلافی سیاسی لە نێوان ئەم دوو حکومەت ئەم دوو حیزبە هەیە پارتی و یەکێتی ڕەگوڕشەیەکی قوڵی هەمومان نەزانین ناتەبای سیاسی هەیە شتێک هەبوو ئەم دوو حیزبەی پێکەوە گرێداوە ناوی حکومەتە زۆر گرنگە حکومەت لە هەموو ئەم پرۆسانەی کە لە پێشتر ڕوویدا و لە داهاتوویشا ڕوئەدا حکومەت بێلایەن بێ لە سرائی نێوان ئەم دوو حیزبە بۆی ئاڵۆزی دروست نەبێت بۆی حکومەت جارێکی تر ڕایەڵی پەیوەندی و پێکەوەستنەوەی نێوان حیزبە بەڵام تەماشا بکە لە چەند وێزگایە تۆ شایەتی و من شاید و خەڵکی ئەزانێ ئەگەر بۆ نمونە بەیانی یەکێتی نیگەرانیەک لە پارتی دەبڕ حکومەت دێتەوە حکومەتی بەزیستۆ یعنی حکومڕانی میلتات دێگەڕێ لە پارتی ئێستا بەیانێکی ناو حملەی انتخاباتەوە یعنی نازانم هیوادارم قسەی من تەسیری هەبێ هیچ بێدەنگ بن بۆ نمونە بەجێ تەماشا بکەم چ ڕۆژەی تاگەن هەڵبژاردن چەند جار ئەگەر بەیانی کاکباڵ و وەکو پێشوو میتینگەکانی هێرشکات لەسەر پارتی چەند جاربینی حکومەت تێدەژۆت حکومەت هەرچیەوە نییە لەم خلافە سیاسیە بێت بۆ نمونە قسێ يعني پێ دوایە حکوومەت بەکار دێ بۆ خلافاتی سیاسی حزبی مەبەستم لە چییە مەبەستم ئەوەیە کە کوردستانی ئێمە یعنی دۆخی تایبەتە لە هیچ شوێنێکی دنیا ناچێت ئەم دوو کۆمەلگایە بۆی پێکەوە بمێنەوە شتێکیان دروست کردووە متفقن لەسەری ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە سەرباری هەموو ئەو کێشە و ئاڵۆزیانی هەن ئەم حکوومەتە خاڵی پێکەوە بەستنەوەی ئەم دوو کۆمەلگایەیە ئەم حکوومەتە ئەبێ کار بکە ئامانجە سیاسەکەی ئەوە بێ ئەم ڕایەڵانە بەهێز بکە کاکڕانکۆ ئەیتەمە خۆیسە حکوومەت کاری زۆر باشی کرد تەماشا بکە کارەبایەکی بوو لەو خەونە گەورانەی میدەتی بە خەونی توابی ڕۆژ ڕۆژان کارەبا هەر باش بێت ئێستا لە خۆ بەزێرەکەی بێ کارەبا بێت 2 ساعت تەماشای هەندێک کرد و ڕێگاوبانەکە ئینسان دڵی خۆشە بە نیشتمانەکە تەماشاکەی خەنێ بناغی هەندێک بەنداو لێ درراوە یعنی هەستەکەی ئەمە بۆ مەترسیەکی گەورەی داهاتوو نیشتمانەکەی کە ڕزگارەکە لەم ئەزمەیە ئەوە ئێستا خەریکە سیستەمی بانکی بەڕێوەچێت ئەمانە ژێرخانی زۆر گرنگی ئابووری و ئاوەدانی و ئیدارین بۆ داهاتوو بووسن بەڵام گرفتەکە چییە وەزیفەی حکوومەتەکەی ئێمە هەر ئەم ئەرکە خزمەت گوزارانە نییە وەزیفەی حکوومەتی ئێمە هەرچێکی سیاسی گەورەی لە ئەستۆیە زۆرتر لە ئەرکە خزمەت گوزارەکەی کە تەبایی سیاسی لە کوردستان بەڵام ئایا ئێستا تەبایی سیاسی لە کوردستان وڵی نازانم مەگەر سەردەمی شەڕی ناوخۆوە بۆ ئێستا ناتەبایی هەبوو من ئەو قسانە لە پەرۆشیەکەم بۆ وڵاتەکەمێکم من لەوێ ناژێ خەمی ئەومە وڵاتەکەم جوان حەزەکەم تەمەنای ئەوەم کوردستان نمونەی وڵاتێکی دیموکراسی و گەشە سەردوو بێت هەموو ناوچەکە ژیان وەکو یعنی پەنجەی بۆ ڕاکێشن باشە کاگەرم نمونەی جوان و گەشە کاگەرم یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا ڕەنگە بڵێ
ئەوە ینی هەر لە مەفتەیەدا دوو جار چوینەتە پیرمام سەردانی پیرماممان کردو ئەگەر لە ڕووی پرۆتۆکۆلیەوە لێک بدرایەتەوە دەبوو بڵێ جارێکەوە وەرن جارێک ئێمە بچین بەڵام هەمیشە ینی بەفڵ تاالبانی سەرۆکیەکێتی دەڵێ من گوێ بەوانە نادەم تەنانە لە چاپێکەوتنێکیا خۆی وتی من چەندین جار چووم و دەشتمەوە بۆ یەک ڕێزی نێو ماڵی کوریانی گوێ بۆ نادا بڵێ ئەوان بۆ نایان ئێمە بۆ بچین هەر لە مەفتێداوە شاید حاڵێ بووین دوو جار دەستناویانە ینی چی بکەن جگە لە گفتوگۆکردن لە دانیشتن ئەوە شتێکی گرنگە من پێم وایە بە سەروەری ئەمێنێت و هەر کەسێ لێبور دەبێت هەر کەسێ هەنگاو بنێ بۆ یەکخستنی ناو ماڵی کورد هەر کەسێ چاوپۆشی بکە لە هەندێک دەستکەوت و بەرژەوەندی خۆی لە پێناو میلەتەکە هەر کەسێ سازش بکە ئەو گرفت و لەمپەرانەی هەندێکی بشکێنێ لە پێناو ئامانجە گشتەکانە دڵنیا بە ڕۆژێک لە ڕۆژان خەڵک بە سەروەری باسن ئێستاش ئەوانەی ناری مام جەلال بێتن کە ڕۆحی شاد دەستێنیادی هەمیشە ئاماژە بۆ دەکەن کە مام جەلال چەند جار لێبوردەین مام جەلال لە گەرمەی شەڕی ناوخۆیە لە ڕۆژگارێکا کە ئارتیلیچێتی لە سەنگەرا بوون و ڕۆژانە دەیان کەسیان لە یەکتری ئەکوشت و دەستیانە خوێنی یەکتریا بوو شەوێک نیوە شەو بروسکەیەکنا بۆ جەنابی کاک مەسعود هەڵێ کاک مەسعود سبەی نیوەڕۆ میوانی ماڵی بارزانیم تکایە خواردنی دوو نەفەر دروستکەن تەنها خۆم دێ باشە کاک مەسعود هەر بەو شەو کۆبوونەی مەکتەبی سیاسیە کاڵێ من دڵنیام بەیانی مام جەلال دێ بۆ دڵنیاشم هەر خۆی دێ بڕۆن پیاوی چاک بن تا دێگەڵا حمایە ڕێگەکە بکەن شتێکی لێ بێ ئاڕۆمان لەچێت لە تەریخاڵێن پارتی وای بکەن سعات 12 نیوەڕۆ مام جەلال بە تاقی تێنا خۆی گاتە ماڵی کاک مەسعود لەوێش کۆتاییان بە شەڕێنەوە خۆی لەبەرەوە ئەمە شانازی و شەرەفێک ئەگەر ڕۆژگار ئەو ڕۆژگاری مام جەلال ئەمەی کرد هەموو مەکتەبی سیاسی معارض بوون و ڕەخنەیان لێ هەبوو لۆمەشیانە کرد دەسەڵاتیان هەمووی ڕەنە سزایان بدایان بەڵام نەتیجە چی قازانجی کرد ملەتەکە قازانجی کرد ئاگرێک کە بوو کوژایەوە تەبایەکی سیاسی دروست بوو لەو تەبایە سیاسی وردە دۆخی کوردستان گەیشتە و دۆخی گەشتە سندوی کە ئێستا گەر بەراوردی بکێ بە عێراق وازانی وەکو باسی نەمسا و سۆماڵ ئەوەندە کوردستان گەشتە سندوو لە چاو پارێزگاکانی درێت عێراق ئەمە نەتیجەی تەبایی بوو و ئەمانە یعنی بە شانازی و شەرەف تۆمارە بێت ئەوانەشی کە ڕخنیان لە مام جەلال هەموو کاتی خۆی پەشیمانن مام جەلال ئێستا لە ژیانی شانەماوە بە شانازیەوە باسی بکەین ئەمە بۆ کاک باخوج ڕاست دەستی خۆش بە دوو جار چووە من داوای دەکەم 10 جاری تر بڕە گوێ لەوە نەدا ئایا کاک مەسعود لای دێ بۆ دەواشان یا کاک مەسعود دێیان مەکتەبی سیاسی پارتی دێیان نایە جۆ بەوە نەدا بە نەتیجە ئەگەر ئەم سەردان و چوونانە سەرباری ئەوەی کە ئێستاش خەڵکی ڕخنەیان لێگرێت بەو ژێ کاک باخوج من پەرلەمانتاریی کۆنی عێراق بینی لە پەیجەکە خۆی جنێوی زۆر ناشری بڵاو لەسەرەوەی چوو بۆ کۆبوونەوەی بۆ کاک مەسعود بەڵام دەبێ ئەمانە ساردی نەکات و مادام ئامانجەکە بۆ ڕێخستنەوەی ماڵی کووردە بۆ پێکهێنانی حکوومەتێکی باشترە بۆ دامەزراوەی کردنی پەرلەمان و مؤسساتی دەوڵەتیە لە کوردستان قەت شەرم نییە و قەت عیب نییە 100 جاری تر بڕۆن دڵنیا بە شانازی بۆ تۆمارە دێ ئەگەر ئێستا خەڵکی شەبێت لە ناوی یەکێتی ناڕازی بێ یا خەڵکی شەبێت لە دەرەوەی یەکێتی ڕەنگە سوکایەتیشیان پێ بکە ئەمە بە کەمی ببینێت بەڵام بە نەتیجە کەمبوون نییە ئینسان کورد قسەی جوانی ئەڵە سوراحی سەرفرو دێنێ لە بۆ پیاڵاتە تێدەڕۆ یعنی گەورە دەبێ هەمیشە ئامادە بێ ڕۆژ بەرێ بۆ ئەمانجانە با ناویەوە لەبەرەوە من هیوادارم یعنی پارتی داوایان لێکەم لێرەوە تکایان لێکەم یعنی کاکە وەڵڵاهی وەزعی کوردستان ئەمەندە فرسەتی گەشت و گرنگی لە بەردەسا بە درێژایی سەدان ساڵی ڕابردوو باو باپیرانی ئێمە خەونیان بۆ بینی و ڕۆژان ئەم دەرفەتانە بۆ میلەتی ئێمە بڕاستێت بەڵام لەگەڵ ئەمەشا لەبەرەوەی هەلومەرجەکان ئەوەندە بە خێرایی تێبڕن پێشاتەکان ئەوەندە بە خێرایی و گۆڕانکاریەکان دێن و ئەڕۆن ئەگەر خۆمانی بۆ ئامادە نەکەین هەموو ئەم فرسەت و دەستکەوتانە دەبنە مەترسی لەسەر و ئەگەر نەش بنەن مەترسی دەبنە هۆکاری ئەوەی کە دەرفەتەکان لە دەست بچێت لەمێ ڕاشکاوانە شتێک بە باشووری کوردستان بێت کۆمەلگای نێودەوڵەتی التزاماتێکی ئەخلاقی هەیە بەرامبەر بە کورد وەکو نەتەوە جاران هەر هەرێمی کوردستان هەبوو هەر باشووری کوردستان هەبوو خراپەکاریەکانی شپانیان پۆشی دەستیان هەر لە پشتمانەوە و چاریان ناچار بچکەوە کوردە و وەکو جۆرێ لە قەرزدانەوە بەڵام کاکە ئێستا ڕۆژاوای کوردستان هەیە ڕۆژاوا ئێستا دیمەنی ڕۆژاوا وێنە گشتیەکەی لە باشووری کوردستان مەقبوڵترە لە پێشاوی کۆمەلگای نێودەوڵەتی بە دڵنیاییەوە زۆر یاخیبی زۆر گوێ بۆ هەموو تکا و پاڕانەوە و ڕجایی خەڵکی ناوخۆی خۆمان و دۆستەکانمان نەدەین کاکە دوایی دەست ئەگرنە پشتی ڕۆژاوای کوردستان و تۆ ئیمالەکەن کە من ئومێدی ئەوە خوازم ئێمە ڕۆژاواش بکەنێ هەردووکمان لە باوەش بێت هەردوو پارچە لەشبێنەوە یەک یعنی وەکو پرۆسەیەکی ئیداری حکومڕانی پێکەوە ببەستێت بەڵام تا ئەمە دروستە بێت باشووری کوردستان ئەگەر زۆر دوا بکرێت ئەگەر زۆر ئەم خۆی لەم پرۆسە و مەسئولیەتانە بدزێتەوە
بە نەتیجە ڕەنگە تەسەور و تێڕوانینی کۆمەلگای دەوڵی بۆ ڕێبووی کە ئەمانە کاکە بەخسەمان پابند بن بە هیچ پرەنسیب و دیسپلینێکەوە ئەو قەرزەی کە هەیەە لەسەریانە ئەو ئیلزام ئەخلاقی هەیەە لەسەریان بەیانی کۆمەشی بە ڕۆژاوی کورسانەکە و تۆیمان باشە کاگەرە لە ماوەی ڕابردوودا شاید حاڵی سەردانێکی بافڵتاالبانی سەرۆکێکێتی بووین وەکو نێنەری کورد ینی دوای کۆبوونەوەی لەگەڵ پارتی دموکراتی کوردستان چۆیە بەغدا ینی دیمەنی لەم شێوەیە بە نوێنەرایەتی هەموو کورد چۆیە بەغدا ینی پێم خۆشە ڕای بەڕێزت بزانم لەسەر و سەردانە دواتر چەند ڕێکەوتێکی لێکەوتەوە پێم خۆش بۆ پرسیارەکەڕانکۆ من لە 2014 کەم قەیرانی دارایی دروست بۆ لە کوردستان دەیان جارە قسەیان کردووە وتومە قەیرانی دارایەتی کوردستان دەرئەنجامی ناتەبایی سیاسی ناوخۆی ناوماڵی کورد خۆیەتی ڕاستە بەغا بوو جێی بڕی بەغا دژمنایەتی دەکات لە استراتیجی بەغدایە کورد دژمنە و نەیشاردوەوەکو دژمنێکی مەترسیدار تەماشای تۆدا تا پێشی بکری هەوڵدا تۆ ڕابوو ئەمە شتێکە لای من یەقینە و پێویستی بە مناقەشەنی بەڵام کەی ئەتوانێ ئەمە بکە بەغا کە تۆ پەرتەوازەبی کە تۆ لێکترازاوی لە چ دۆخێکیشە ئەمە عەکسە بێتەوە یعنی تەماشا بکە لە دوای 2007 ڕێکوتی استراتیژی تاوەکو 2014 تا تێکچوونی ڕێکوتی استراتیژی کوردستان یعنی قسەیش باوی کوردهایی کوردستان شام شەریف یعنی ئەو پێشکەوتنی لە کوردستان هەبوو ئەو گەشتە سەند لە ئابووری و سیاسی ئیداری لە کوردستانە هەبوو یعنی بێوێ نەبوو لە چاو ناوچەکە ناتەبایی سیاسی ناو خۆمان وای کرد ئەم 10 ساڵ 11 ساڵە میلەت ئێمە بچەوسێتەوە خاپ لێداگیر بکرێ هەموو دەواازەکانمان لێدا بکرێ وردە هەموو کەناڵەکانی پەیوەندی دیپلۆماسی کورد یەکێکە هەڵدەن بیبڕن بۆ لەبەر خۆمان ناتەبا ئێستاش پارتی یەکێتی ڕاستە ئێستا پێگەی عێراق بەهێزترە بە بەراورد بۆ کاتە لە چاو ئێمەوە پێگەی کورد زۆر لاوەستە بەڵام لەبەرەوەی هەم سونە زۆر پەرتەوازن و هەم شیعە ماڵی شیعی زۆر پەرتەوازن بە تەماشا پێی دۆترسە تەنها حزبی دەعوە و مەسەلە مەجلس عەلا ئێستا 50 پارچەند هەفتە و هەشت بەس فرقەی سەربازی جێجیانێرش سەر بە کەناڵێک و جێتێکی دیاری کراوە سونە لە ئەوان خراپتر پارتی یەکێتی ئێستاش پێکەوە هەلومەرج بە جۆرێکە گۆڕێ هاوشێوەی 2014 کوردستان لە هەموو ڕێکەوە ڕەوی سیاسی دەبووی ئابووری لە هەموو ڕێکەوە بڕوژێت لەبەر ئەو کۆبوونەوەی پارتی یەکێتی کە کردیان و ناردنی کاک بافڵ بۆ بەغدا بە نوێنەرایەتی هەردوو لاولەوێش غەڵەت نەبن فواد حوسێنشی لەگەڵ خۆی برد بۆ بەشێک لە کۆبوونەوەکان یعنی ئەوە بەختای ناچار کرد بۆی کە تێبگا کە ئیتر ئەو سیاسەتەی بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەی کرد لە ڕابردووە ناتوانێت درێژەی کرد یعنی بۆیە هەستەکەی هەڵوێستی بەغدا گۆڕاوە ئەم ڕێکەوتنی ئێستا کرا ئەمە ئەو داخوازیانی بەغدا نییە ئەم ڕێکەوتنی ئێستا کراوە کە خەڵک ڕەنگە بە تەسلیم بوو نیشانێک لێکی بداتەوە پێچوانی بڕێرەکانی دادگای فیدراڵی دادگای فیدراڵی سەر لەبەری پرۆسەی نەوت هەرێمی کوردستانی ڕەت بە دەستوری زانی ئێستا ئەم ڕێکەوتنە لەگەڵ ئەم پرۆسەی نەوتی هەرێمی کوردستان کراوە بە کۆمپانیەکانتەوە بە عەقدەکانتەوە هەموو شتێکی ماڵیش لێکەوە بۆ بەغدامێت چونکە هەستی کرد پارتی یەکێتی لەم مۆقعیا پێکەوە لەبەرەوە بۆ داهاتوش پارتی یەکێتی کە هیوادار مەم هەڵبژاردن بێتە دەرفەتی ئەوەی جارێکی کرد بۆ بەغدا پێکەوە بن ئەگەر دەرفەتیەوە نەماوە یەک لەست بن بەڵام لانی کەم دوای انتخابات ئەو پەیمانێتیی تری سیاسی دروستکە لەگەڵ حیزبانی تر کە دەرەچن بەغدا لە یعنی کورد لە بەغدا پێکەوە بێت زۆر شت بە قازانجی کورد دەگۆڕێت لە ناوچەکە بە گشتی بۆ بە تایبەتیش لە باشووری کوردستان من ئێدەوارم پارتی یەکێتی یعنی ئەمە بکەن ئەولەویەتی خەم و ئەولەویەتی ئەرکی نیشتیمانی لەوەی خۆیان هەڵدەن یەک هەڵوێز بن هەڵدەن یعنی ئەو جۆرە کۆبوونەوانە ئەو جۆرە ناردنەی وەفدی مشتەرەکە بەردەوامی پێبدن چ ڕۆژی تر انتخابات تەواو بێت بە یەکتیم بچنە گفتوگۆکانی پێکەنانی حکوومەتەوە و بە یەکتیم مامەڵە بکەن دڵنیاتم کاکڕام کۆ بەشتێک بۆ جەرمەوە تەماشا بکە ساڵی ڕابردوو دوای 6 مانگ لە مناقەشە و گفتوگۆ و کێشە و بەرە لەسەر سێ یاسای چەند پرۆژەی شیعەکان بوو یاسای باری کەسێتی یاسایەکیان لێبوردنی گشتی بوو هیچ سونەکان یاسایەکیان پرۆژەی کوردی بوو بۆ گەڕانەوەی ماڵموڵکی زەوتراوی جوتیارانی کوردەوە پێشەوەی من تەوادم ئەو بە ڕێزا باسی ئەو ناوچانی تەماشا بکە یاسای باری کەسێتی هەموو جێبەجێکرێت یاسای لێبوردنی گشتی تا ئێستا فەڵەت نەم 14000 عەرەب لە زیندانەکان بەردراوە کە بەشێکیان داعش بوون بەڵام تا ئێستا ڕێنماییان بۆ کورد دەرنەکردووە سەبەب چییە لەبەر لاوازی لە بەس پارتی یەکێتی ئێستا پێکەوە بن بەیانی بچنە بەغدا هەفتەی داهاتوو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیارەدا لەسەرەوەی ڕێنماییەکانی تایبەت بە یاسای گەڕەکە حکوماڵی کوردی بەس لەبەر پێکەوەنی ئەویان خۆستۆتەوە لەبەرەوە تعداد بێتن ئەو ئامانج استراتیژیانەی هەیە بەرامبەر بە پراکتیزەیە باشە بۆ من هیوادارم یعنی پارتی یەکێتی تا پێکەوە ڕێک بن
تا تەبابن قازانجی خۆیان وەکو بنەماڵە وەکو حزب وەکو شخص ئەوان دەسەڵاتدارن لە کوردستان باشە نیشتمانەکە سەقامگیرترە بێ میلەتەکە ئارامترە بێ دۆخی خەڵک باشترە بێ هەمووی لە قازانجی بەردەوێتیە. کاگەرف تۆزێک باسی کەرکووک بکەین بەرەو هەڵبژارنەکان ئەنجومەنی نوێنەرانی عێراق چین ئێستا کەرکووک پارێزگارێکی هەیە ینی ئەوەی بە ویژدانەوە شایەدی بدا دەبینێ کەرکووک گۆڕاوە لەم ماوەیەدا کە ئەو دەست بەکار بووە بەبێەوەی جیاوازیش بکە لە نێوان پێکاتەکاندا ینی ئێمە دەچینە قۆناغێکی دیکەوە حکوومەتی ئایندێ عێراق پێک دێ ینی هەندێک گۆڕانکاری دروست دەبێ حەزەکەم ڕای و سەرنجی تۆ بزانم لەسەر کەرکووک و بۆ هەڵبژارنەکان چی بکرێت دوای هەڵبژارنەکان چی بکرێت لە پارێزگارەوە پێدەم ئەی پارێزگار ئەگەر باشیش نەبێ گەر هیچ کارێکیش نەکە هەر کورد دێ باشترە لە عەرەبێکی تعریفچی ئینسان ئەمە ئەبێ هەمیشە بێ لە بەرچاو بۆ مەسەلەی کەرکووک دانانی پارێزگار وەکو تاپۆی خانووی بووە یا سیارەیەک دێ بەدەستێ سەنیوەکەی بە لای چێ یعنی گرنگە کورد پێشتریش هەوڵی بدایە دوای نەخستایە و ئێستاش گرنگە دەستی پێوە بگرێت بۆ داهاتوش دەبێت دەستبەرداری و خۆستە نەبێ بە هیچ شێوەیە لێرە شۆڕامت کێشا بشت دەمەوێت ملاحەزەی بدەم و برادرای ئەنجومەنی پارێزگای کەرکووک خەریکە تووشی غەڵەتێکە بن کە هیوادارم ڕایگرن زۆر گوشارەکەم بۆی ئەو عەرەب و تورکمانانە و تەڵەن دوو پارتێکەش کە بچنەوە بۆ ئەنجومەنی پارێزگا تاکە لیان گەڕێنبا نەستن لیان گەڕێنبا نەستنەوە لەبەرەوەی ئێستا پارێزگار بەدەستی کوردەوە ئەنجومەن بە هەر تەهمیش بێت چیش بە ئەنجومەن ئەگەر نەیاتەوە عەرەب و تورکمانان نەستنەوە بۆ ئەنجومەن سبەینی ئەو ڕێکەوتن سیاسیەش کە کرابوو لە بینی یەکێتی و ئەو کوتلانەی بۆ پێکەنانی ئیداری کەرکووک چێ زەحمەت دەبێت ئەم ڕێکەوتە جێبەجێ بوو چێ ئەم پابەندیەتیە ئەگرێتە ئەستۆ بۆ ئاڵوگۆڕی ئەم پۆستانە بۆ منە دەبێت ئەنجومەنی پارێزگا ئەنجومەنی پارێزگار لێگە ڕووبان نێن و کاکە چێ نایە بۆ دەوام ماڵی ئەوە بێ معاشی بەرێ وەکو هینی تەرک با لە ماڵە بۆ خۆی بندیواری پێڵێن نەزم هەوای پێڵێن لە عێراق با بۆ خۆی معاشی هەوایەگیر خۆی وەرگێ و نایە بۆ دەوام و ئەنجومەن تەهمیش کرێت بۆ برادرانی ئەنجومەنی کەرکووک بڵێن کوردەکان لێگەڕێن زۆر مەبنە عەرابی ئەوەی عەرەب و تورکمانەکان بێنەوە بۆ ئەنجومەن مەیانکەنەوە کەڵگا بەسەر کەرکووک ئێستا ئیدارە بەدەست کوردەوەیە ئەوەندەی تێبینی شەکەم خەڵک لە ئیدارەش ڕازیە بە عەرەب و تورکمانەکانیشەوە جێ کورد ئەمە گرنگە باشە بۆ کورد و ئەبێ پەرەی بێت سەبارەت بە انتخاباتش بەڕاستی ئەمە دەبێت ینی هەمیشە بۆ کەرکووک من دید و تێڕوانینەوە بۆ کورد دەبێت تۆزی کوردەکە ینی واز لە بەرژەوەندی و ئایدۆلۆژی حیزبی و دەبێت کەرکووک سێکی زۆر گرم و چارەسازە بۆ هەرێمی کوردستان بۆ کورد بە هەر چوار پارچەوە کوردان ئێمە پێشتر لە سەرژمێری بینیمان ینی پرۆسەی سەرژمێری یەکێک بوو لەو گەمە سیاسیانی کە ئەیان کرد بۆ درێژەدان بە پرۆسەی تعریف هەوڵ زۆر درا بۆی نێڵی بکرێ نەمانتوانی بەڵام ماڵی خەڵکی کوردستان بە گشتی ئەوا بێکەبوونە هاندەر و پشتیوان بۆی کوردەکانی کەرکووک لە هەر شوێنەکە بچنەوە بەشداری لە پرۆسەکە بکەن چون کورد خۆی ناونووس کرد و عەرەب تووشی شۆک بوو تا ئێستا نەتیجەکەیان ڕانەگەێنەوەی کەرکووک لەبەر ئێزانین کورد زۆر ئەمارەکان لای خۆیان هەڵسان فێڵێکی تریان کرد بۆی ئەمە کەمکەنەوە خەڵک ئەبێ پرۆسەی خۆتۆمارکردن لە کۆبوونی خۆراک ئەلکترۆنی بیکە ئەو ئەپە بە جۆرێک داهێنابوو تۆ ئەگەر لە بستاوایە مەورد یا ئەو شەوە میوانی لە سلێمانی لە عەربەتی ئەگەر ئەپەکە داونلۆد کردا تۆ خەڵکی عەربەتی خەڵکی کەرکووک تەمان ئەمەش حیلەیەک بوو کردیان بۆی کە کەرکووچیەکان کوردی کەرکووک کەمکەنەوە باش بوو زوو ئەم تێگەشتە دروست بوو بە خەڵک وترا کە بچنەوە لە کەرکووک ئەمەش بکەن ئێستا لەبەردەم پرۆسەی هەڵبژاردنە من پێم وایە ئەمە دەبێت لە سێ کوچکەی تەواوکردنی پرۆسەیە هیوادارم هەموو دەنگدەری کوردی کەرکووک لە هەر شوێنێکە ئەوەندەی بۆی ئەکرێ و دەرفەتی هەیە بچێتەوە لە کەرکووک دەنگدە دەنگ بە هەر حیزبێکەدا کێشەنی دەنگ بە هەر دڵخوازی خۆیدا لە هەر حیزبێکە کێشەنیە گرنگ بچێت دەنگ بدە و بۆی ڕێژە و پێگەی دەنگدەری کورد دەبێت بەهێزی حیزبەکانیش خۆ زۆری کاندیدیان هەیە لە خۆشیان نەیان بێ لەناو حیزبەکانی تر خەڵکی دڵخوازیان هەیە من ئومێدە خوازم کە ئەو حیزبانەی کە کاندیدیشان نییە یا بەشداریان نەکردووە لە پرۆسەی سیاسی لە هەڵبژاردن هانی دەنگدەری خۆیان بدەن و سەرپشتیان پێ بڕۆن دەنگ بچێت دەنگکردن تا ئازاد بێ بەڵام گرنگ دەنگ دەن کورد یعنی بۆ کورد گرنگە بۆی تەکمیلەی ئەو پرۆسەی تری پێ بکەین لە بەڕاستیش واقعیشی تاڵامە بەڵام خەتای کورد خۆشی تیا بوو ئێمە چارەنووسی کەرکووکمان بەستە ڕقەمی ژمارەی خەڵک و ئەوانی کە لەسەر خاکەکە هەژین یعنی لەبەرەوە پێگەی کورد لەوێ و زۆری ژمارەی کورد لەوێ دوجار سەنگی مەحەکە بێ بۆ بڕیاتان لە چارەنووسی خەڵک باشە کاگەر متابعی کەرکووک دەکەی بەردەوام دەزانم بەرە پێشوونەکانی کەرکووک چۆن دەبینی شەقامەکانی پاکبوونەتەوە هەندێک پرۆژەی خزمەتگوزاری بۆ دەکرێت ئەنی بەردەوام جوڵە هەیە لە نێو گەڕەکەکان خۆی سەرباری ئەو گلەیە کە هەمومان هەمانە لەوەی کە کەرکووک هەرێمی کوردستان دەبوو باشتر کۆمەکی بکات لە ڕابردوو لە دوای کەوتنی سەدامەوە کە کەرکووک کەوتە دەستی کورد
سەرباری کە گلەیمان زۆرە بەڵام هێشتا کەرکووک بە بەراورد بە پارێزگاکانی تری عێراق لە چواردە پارێزگاکەی تر زۆر پێشکەوتوترە پاکوتەویسترە گەشە سندوترە لە هەموو ڕۆگانەکان و ئەوەیەکێ لە نقطەی جەزبی عەرەبە لە شارەکانی تر شەو بێت بۆ کەرکووک دیوێکی خراپی هەبوو بەوەی کە عەرەب زۆر دێ لە کەرکووک هەم ئەڵێ استقرارە هەموڵێ ئاوادانێکی باشتر ژیان تایە خۆشتر ڕفاهەتی باشترە لە شارەکانی جنوب بوونەوە ڕاست بەشێکی دێ من یعنی ئومێدی ئەوە دەخوازم کورد دەبێت واجبێتی هەرێمی کوردستانیش بەداخەوە دەبێت لە 2 شانزی ئۆکتۆبەرەوە تا ئەندازەیەکی زۆر دەستی لەم ناوچانە هەڵگرتووە بەداخەوە هەم لە ڕووی دەستوری وانە ناوچەی نزاع بوون لەبەر کوردستان و بەغدا چۆن بەغدا مافی هەیە بەپێی دەستور ڕاستە لە ڕووی ئیداریەوە سەر بە بەغدای بەڵام هەمان شت تۆش مافتە کە نزاعت هەیە و دەستور تهدیدی کردو نزاعەکە لەگەڵ تۆیە بۆ چۆن من ئەڵێم هی منە بەڵام لە ڕووی ئیداری لای تۆیە بێ بمدەیتەوە بۆ خۆت ڕازی بوویتە بۆی هەندێک میکانیزم گرتە دەبەر بۆی بەم میکانیزمانە بمدەیتەوە بەڵام من خۆم پشتی تێ بکەم و ئەوڕی لێ دەدەم و سەردانی نەکەم تەماشا کە چەند ساڵە یەک وەزیر و یەک بەرپرسی باڵای ئەم کوردستانە سەردانی کەرکووکی نەکردو کاتێکە جاران سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت وەزیرەکان پێیتا بەڕێگەی کەرکووک بوون بە ئەندازەی شارەکانی تری کوردستان کە هیوادارم ئاوڕێ بدەنەوە ڕەنگە لە ڕووی ئابووریەوە هەرێمی کوردستان ئێستا بۆی ئەو ئیمکانەتە ئابووری نەبێ بڵێن پرۆژە لە کەرکووک زۆر هەیە پرۆژە بەڵاملانی کەم پرۆگرام لە ڕووی سەردانیکردن و بەسەرکردنەوە و لە ڕووی جۆرێ لە مامەڵەکردن و پشتیوانیکردن هەم لە میدیا و لە کۆڕ و کۆبنەوەکانیدا زۆرتر دامیکردن کە هیوادارم بیکەن ئەگەر نەشیان کردووە لە ماوەدا من ئومێدم هەیە هەڵبژاردنش بە قازانجی کورد ئینشاڵڵا نەتیجەکەی لە کەرکووک و دوای هەڵبژاردنیش ڕەنگە دەرگا و دەرفەتی باشتر بۆ کورد بڕەخسێ ئەگەر خەمێکی مابێ بۆ نەتەوە نیشتان باشە کاگەرف دوا پرسیارم سبەینێ ساڵیادی کۆچی دوایی سەرۆک مام جەلالە زۆر خەمی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی بوو تۆش زۆرترین نووسین و بۆ چوونەکانت لەسەر و ناوچانە بوو ئەنی حەزەکەم وەکو ڕۆژنامەنووسێک وەکو چاودێرێکی سیاسی و دەزانم ینی بەرکەوتنیشتان هەبوو ینی هەندێک جار پێشنیازەکانی خۆت بۆی دەنار حەزەکەم ڕای تۆ بزانم بەرکەوتنەکانی ئێمەش هەر لەسەر کەرکووک بوو ینی بۆ خۆی ڕۆحی شاد بێ بەڵام شتەکان لای هەردوومان هەر بەوە بەزڵێ لەشی بەڵام مام جەلال زانی ئومێدی سەردەمی ناومێدی بوو کاڕام بوو هەم لە سەردەمی دروستبوونی پێتیەوە هەم پیاوە ئومێدی سەردەمی ناومێدی بوو بریا تەمەنی درێژتر وایە بریا نەخۆش نەکەوتە بۆی بمانێتەوە و بە دڵنیاییەوە ئێستا قەشاییوادا یعنی تاو کاتەنی مام جەلال لە بەپرسی سیاسی بوو تاو کاتەنی مام جەلال لە بەپڵ لانی کەم استقرارترین سەردەمی زێڕینی پەیوەندی نێوان هەولێر و بەغدا ئەو سەردەمانە بوو کە مام جەلال یعنی کەشێکی سیاسی ئەوەندە ئارام و تەبای دروست کرده بوو لە نێوان هەولێر و بەغدایە کە کوردستان بوو لەو گەشە سەندن و ڕوو لەو باڵاکردنە بوو کە نابوو بۆ ئینسانە بێتە دووبەی و شارەکانە بۆ ڕێکی وایە بەداخەوە یعنی تر وفاتی شوێنەکەشی چۆڵە من هیوادارم لانی کەم ئەگەر حزبەکانی تریش دەست بە چەند پرەنسیپال و ئەو مەبدەانەوە ناگرن کە مام جەلال خەمی ئەساسی بوو لانی کەم هیوادارم یەکێتی دەست بۆ ئامانج و دەست بۆ پرەنسیپالەوە بگرن خەمی گەورەی مام جەلال بوو زۆرتر تەرکیزیان لەسەر سەنەتەوەی نیشتمانیەکان بێت و ئەو لێبوردەی مام جەلال بەردەوام لە خەیاڵانیان هەبێت کە ئەگەر زەرریش بن لە چەند ساتێکدا بەوەی خۆیدن دوجار بەرهەمکەشن ناویان بە جۆرێکی ترە چێتە مێژووە مام جەلال من پێم وایە سەربەرزە ینی زۆری کرد بۆ دەبێتوان خۆی زۆر جایی کەمەدرن داهات زۆری کرد بەڕاستی ناوێت تا کورد بن لە ناوی مام جەلال من باوەڕم وایە پۆستێرێکی توش لە ئاسمانی کوردواری ئەمێنێت بەڕێز عارف قوربانی نووسەر و چاودێری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان بۆ خستنە ڕووی بۆ چوونەکانی خۆت لە بەرنامەکەوە سپاس دەکەم دەستان خۆش بێ سپاس زۆر سپاس دەست خۆش بێ